کاتتان باش و بەخێربێن بۆ ئەم مێزگردە تایبەتێمان لەسەر ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستانی عێراق بۆ سربەخۆیی وەک دەزانین ڕۆژی دووشەممە کوردەکان لە هەرێمی کوردستانی عێراق و ناوچە جێگە ناکۆچیەکان بە کەرکووکەوە دەنجی خۆیاندا سەرڕای ناڕازێکتەکانی عێراق و وڵاتانی دراوسێ و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و هەروەها نەتەوە یەکگرتوەکانەوە کە نیگەرانی ئەوەن ئەم ڕێفراندۆمە ڕەوشی ناوچەکە ئاڵۆستر بکات و هەروەها کاریش بکاتە سەر شەڕ دژ بە داعش لە ناوچەکە. ئایا کاریگەری ئەرێنی و نەرێنیەکانی ئەم ڕێفراندۆمە لە ماوەی داهاتوو بەسەر هەرێمی کوردستان و بەغدا و هەروەها ناوچەکە چی دەبێت و ئەمریکاش چۆن مامەڵە لەگەڵدا دەکات؟ تەوەری سەرشی ئەم مێزگردە تایبەتیە لە ڕوانگەی سێ شارەزا دکتۆر ئێدمۆن غەریب نووسەر و شارەزای کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست، دکتۆر مایکل ئۆهانلن شارەزای ڕێبازی دەرەوە لە بنیادی بروکینگز لەگەڵماندا دەبێت و هەروەها دکتۆر سەردار حەزیز شارەزای کاروباری دەوڵەتداری لە سلەیمانی لەگەڵماندا دەبێت. بە خێراتنتان دەکەم. دکتۆر سەردار حەزیز لە لای جەنابەت دەمێنمەوە، دەکرێت جەنابەت لە ڕوانگەی خۆتەوە باسی ئەم ڕۆژە مێژوو ئەم دەنگدانە مێژووی هەرێمی کوردستانی عێراق پێی خوێندنەوە چیەوە لە کاردانەوەکانی کە یەکجێ بە دوای داهاتن؟ زۆر سپاس بۆ ئەم دیدارە، خۆشحاڵم. دوێنێ ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان بەڕێوە چوو لەگەڵ ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان. ڕۆژێک بوو کە کورتایە خواستی خۆی دەربڕی بەوەی کە دەیەوێ خۆی خاوەنی سەروەری خۆی بێەوە خۆی حکومداری خۆی بکات و خۆی ببێت خاوەنی دەوڵەتی خۆی. ئەم ڕۆژە بۆ ڕۆژێک بەڵێ بەداخەوە جارێ ناتوانین دەنگی جەنابەت ببیستین. بەڵێ ڕوودا لای دکتۆر ئێدمۆن غەریب دەکەم. دکتۆر ئێدمۆن غەریب، خوێندنەوەی جەنابەت لەم ڕێفراندۆمە چییە و وەکو دەڵێن لە دوای 25 مانجینەوە ئێستا چ گۆڕانکاریەک بەسەر ئەو ناوچەیە دەهات؟ گومانی تێدا نییە ئەمە پێشهاتەیەکی زۆر گرنگە، پێشهاتەیەکی مێژوویە. سەبارەت بەو پرسیارەی ئایا دوای ڕێفراندۆم چی ڕوودەدا، دەڵێم هیچ گومانی تێدا نییە ئەمە هەنگاوێکی گرنگە و دەربڕینی خواست و خەونی میلەتی کوردە بۆ مافی چاری خۆنووسینیان. کورد لە مێژوودا ئازار و ناڕەحەتی چێشتووە لەژێر حکومڕانی جۆرا و جۆر. جا دەرئەنجامی ئەمە گومانم نییە لەوەی کە ئەم ڕێفراندۆمە بە جێگەیاندنی ئەو خواست و خەونانەی کوردە. بە هەر حاڵ ئەمەش واتای ئەوە نییە کە بەم زوانە سەر بەخۆی لێ بکەوێتەوە. لە ڕاستیدا لە زاری هوشیارجێباری وەزیری پێشووی دەرەوەی عێراق ڕۆژی دووشەمەی ڕابردوو دەگەڕنەوە کە گوتبووی جیاوازیەکی زۆر لە نێوان ئەوەی ئێمڕۆ و واتە ڕۆژی ڕێفراندۆم و ڕۆژی دواتری نییە. گوتیشی ڕۆژ لە هەڵهاتنی لە خۆرهەڵاتەوە بەردەوام دەبێت، واتە هەنگاونان بۆ دامەزراندنی دەوڵەتیشی کوردی کاتێکی زۆری پێدەچێت. لە ڕاستیدا ئەمە لێکدانەوەیەکی ڕیالیستیە. ئەمەش بەندە لەسەر کۆمەڵێک شت. یەکەم پەیوەندیەکانی نێوان بەغدا و ئەربیل. ئایا بەغدا ئامادەیە دانووسان لەسەر سربەخۆیی کورد بکات، هەروەها شێوازی لێکتێگەیشتنەکەی نێوانیان لەسەر چی دەبێت، فیدرالی یان کۆنفیدرالی؟ ئەمانە مەسەلەی زۆر گرنگ دەبن لە نێوان هەردوولادا و یەکلایانە ئەمە ناکرێت. خاڵی دووەم ئەویش بە هزی من زۆر گرنگە. مەسەلەکە ئەوە نییە کە ئایا بەغدا و ئەربیل چۆن لەو بارەوە بیر دەکەنەوە، بەڵکو مەسەلە گرنگەکە ئەوەیە کە ئایا وڵاتانی هاوسەی عێراق ڕایان چییە و چۆن بیر دەکەنەوە و چیان هەیە لەو بارەیەوە بیڵێن. هەروەک خۆتان دەزانن تورکیا بە جددی ئەوەی ڕوودەدات تاوتێ دەکات. لە تورکیادا نزیکەی 22 میلیۆن کورد لە وڵاتەکەیدا هەیە و هەروەها ڕەنگە 10 میلیۆن یان زیاتر کوردیش لە ئێراندا هەبن. جا تەواوی کوردان لە تورکیا و ئێران دەڕوانە ئەوەی چی لە هەرێمی کوردستانی عێراق ڕوودەدات و دەگوزەرێ و پاشان دەڵێن ئەگەر کوردانی عێراق سەر بەخۆیی یان حکومڕانی خۆسەریان هەبێت، جا بۆچی ئێمە مافی زیاتر بەدەست نەهێنین؟ دکتۆر غەریب، ئەی کوردەکانی کە بە ڕۆژاوە ناسرا کوردەکانی سووریا ئەوان چ ڕۆڵیان دەبیتن؟ ئەمە چ دەرگاک لە ئەوان دەکاتەوە؟ ئایا نیگەرانی تورکیاش زیاتر لە ئەوانیش نییە؟ This is a very, very important issue. I think the question of what's going on in Rojava basically. ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە. بە بڕوای من ئەوەی لە ڕۆژئاوا واتە لە بەشی کوردستانی سووریا ڕوودەدات، نیگەرانی تورکیا لەوێ ئەوەیە کە کاریگەری لەسەر ناوخۆی تورکیا دەبێت. خەڵکان درک بەوە ناکەن کە بەشێکی زۆر لەو کوردانەی لەو بەشەی سووریادا دەژین لە ڕاستیدا ئەوانە لە بنەڕەتدا لە تورکیاوە هاتوون. لە دەرئەنجامی ڕاپەڕینەکان ئەوانی لە ساڵانی 1920ەکان و
سیاسیەکاندا ڕوویاندا و ئەو کوردانە ناچار کران تورکیا بەجێ بهێڵن هەندێکیان لە تورکیا هەڵهاتن و هەندێکیشیان بە زۆرم لێ ناچارکران لە تورکیا دەربچن. دەرئەنجامی ئەمەش پەیوەندیەکی بەهێزی خێزانی عشایری کەلتوری لە نێوان کوردانی تورکیا و سووریادا هەیە. لە ئاراستیدا پەیوەندیەکانی نێوانیان زۆر لەوە زیاترە. ئەویش ڕۆڵی ژمارەیەکە لە کوردانی سووریا لە نێو هێزەکانی پەکەکە و لە نێو بزوتنەوەکانی دیکەدا هەیەە. هەر بۆیە ئەوەی لە سووریادا دەگوزارێت تورکیا زۆر بە پێشهاتەیەکی خێرا و جددی تێی دەڕوانێت. گومانی تێدا نیە تورکیا لە نزیکەوە چاودێری ئەوەی ڕوودەدات دەکات. What impact this is going to have on the area. زۆر سپاس. ڕوودا سلەیمانی دەکەین لە دکتۆر سەردار عەزیز دەگەڵمانە. دکتۆر سەردار عەزیز فەرموو بەداخەوە پێشتر گوێمان لە جەنابەت نەدەبوو. فەرموو پێم خۆش بوو بزانم بۆ چوونی جەنابەت لەو ڕۆژە مێژوویە و کاریگەریەکانی چینە ئێستا. کورد دوێنێ لە هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی ناوچە دابڕاوەکان ئەوەی کە هێشتا بە تەواوی نەگەڕاوەتەوە ژێر دەسەڵاتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ڕووی یاساییەوە بە زۆرینە دەنگیاندا بۆ ئەوەی کە ببنە خاوەنی و دەوڵەتی سربەخۆیی خۆیان. ئەم دەنگدانە دەربڕی خواستێکە کە کورد دەیەوێ خاوەنی سەروەری خۆی بێ، حکومداری خۆی بکات و بەشێک بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک بەشێکی دیار نەک وەکو بەشێکی نادیار. ڕۆڵی هەبێت لەوەی کە چۆن چارەنووسی خۆی دیاری بکەوە دراوسێی وڵاتەکانی تر بێت. ئەم پرۆسەیە دەرئەنجامی سەدەیەک زیاترە لە خەونی کورد بۆ ئەوەی بگاتە خاوەنی دەوڵەتی خۆی و بەشێک بێ لە سیستەمی جیهانی کە لەسەر بنەمای دەوڵەت بەڕێواچێ و لە ناو ئەم سیستەما جارێکی تر بە ئاسانی بڵێم پێشێل نەکرێ، مافی پێشێل نەکرێ، نکۆڵی لێ نەکرێەوە نەچەوسێتەوە. ترسی کورد لە نەبوونی دەوڵەت لەوەیە کە هەر کاتێک وڵاتانی کە کوردیان بەسەرادا بەشکراوە کە کورد دەچەوسێنەوە کۆمەلگای نێو دەوڵەتی نایەتە وەڵام بەخێرا یا پشتیوانیان لێ ناکا لەبەر ئەوەی کە دەست وەرنەداتە کاروباری ناوخۆی ئەو وڵاتانە یان سەروەری ئەو وڵاتانە پێشێل نەکا. بۆیە کورد جۆرێک لە ناومێدی بۆ دروست بووە لەوەی کە بەشێک بێ لە وڵاتانە کە تایە ئەچەوسێتەوە. ئەمە دەرەنجامی ئەمە گەشتووەتە ئەو باوەڕێی ئەو کە چارەسەر بوونی دەوڵەتەوە. ئەمەشمان بینی دوێنێ لە هەرێمی کوردستان لە ڕێفراندۆمدا خەڵک دەنگی بەوەدا کە دەیەوێت بەشێک بێ لە سیستەمی جیهانی. ئەمە بە شێوەیەک لە هەمان کادا کورد هەستی کرد کە تەنیایە لە دنیا کاتێک کۆمەلگای نێودەوڵەتی ڕێگری کرد یا فشاری کردە سەر کورد کە ئەم پرۆسەیە ئەنجام نەدا، ئەم لەم پرۆسەیە بەرەو پێش نەچێ و هەروەها هەستی کرد کە لە ژێر مەترسیدایە کاتێک کۆمەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا وڵاتانی دەوروبەر فشاری زیاتریان کرد بەوەی کە ناهێڵن ئەم پرۆسەیە سەر بکەوێ و سزای خەڵکی کورد دەدەن. ئەمە وەهای کرد کە کورد هەم هەستکە کە تەنیایە لە دنیاوە هەم هەستکە کە لە ژێر مەترسیدایە بە جۆرێک وەهای کرد کە هەموو حیزبە کوردیەکان لە هەرێمی کوردستان سەرباری جیاوازیان لە ئەنجامە هاتنە ڕیزی ئەوەی کە هەمویان لەگەڵ پرۆسەکەدا بن لەوەی کە پشتیوانی بکەن یان بێلایەن بن، کەس دژی نەوەستێتەوە بە جۆرێک دۆخێکی وجودی یعنی ئەکسیدنشال فرێتێک دروست بوو لەوەی کە کورد ئایا ئەبێ یا نابێ. ئێستا ئێمە لە قۆناغی دوای ڕێفراندۆم داین، قۆناغێکە کە نیگەرانی تیادایە لەوەی کە ئایا باسی ئەم نیگەرانیانە دەکەین. دکتۆر سەردار عەزیز باسی ئەم نیگەرانیان دەکەین، نێوبڕەشی کورد دەدەینەوە و دەگەڕێنەوە لای جەنابتان. بەردەوام دەبین لەسەر ئەم مێزگردە تایبەتیە. دکتۆر ئێدمۆن غەریب دەگەڵماندایە لە ستودیۆ دەگەڵماندایە و هەروەها دکتۆر سەردار عەزیز بە سکایپ لە سلەیمانی دەگەڵماندایە. هەروەها تا ماوەیەکی دیکە دکتۆر مایکل ئۆهانلن لە ئەنستیتیوتی بروکینگز لەگەڵماندا دەبیتن. ڕوودا لای دکتۆر ئێدمۆن غەریب دەکەم. دکتۆر ئێدمۆن غەریب، وەزارەتی دەرەوەی ئەمریکا دوێنێ بڵاوکراوەیەکی بڵاو کردەوە کە زۆر ناومێدی خۆی لە کوردەکان دەربڕی سەرڕای ئەوەی کە کوتی ئەمە پەیوەندیمان دەگەڵ گەلی کورد هەیە، بەڵام بە هەموویەوە داوا دەکاتن کە لایەنەکان خۆ بپارێزن، وەکو دەڵێن ئیدی زیاتر ڕەوشەکە ئاڵۆز نەکرێتن بە ڕێگای گفتوگۆوە دابنیشن و باسی چارەسەری کێشەکان بکەن.
بەڕای جەنابەت خوێندنەوەت لەم هەڵوێستانەی ئەمریکا پێشی ڕفراندۆمەکە و دوایە جەنابەت کوردەکان چاوەڕێی وەکو خۆیان دەڵێن شتێکی دیکەیان دەکرد بە تایبەتی سەرۆکی هەرێم کوتی کە ئێمە تەنها پشتیوان بووینە بۆ شەڕی داعش زۆر لای سیر بوو کە ئەمریکا هەڵوێستی بەو شێوەیە. This is a very good question and it's an important one. There is no doubt. ئەمە پرسیارێکی زۆر بەجێ و گرنگە. لە نێو زۆرێک لە کورداندا چاوەڕوانیەکی زۆریان لە ئەمریکا هەبوو سەبارەت بەوەی کە ئەمریکا چی دەکات و چاوەڕوانیەکانی کوردیش لە ئەمریکا لەبەر ئەوەیە کە کوردان شەڕیان لە دژی داعش کردووە و ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە شەڕ لە دژی تێرۆریزم و هەروەها دۆستێکی نزیکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بوون. هەر بۆیە چاوەڕوانی هەڵوێستێکی بەهێز و ڕوونتریان لە ئەمریکا سەبارەت بە ڕیفراندۆم دەکرد. من باس لە ڕاگەیاندنەکانی ئەم دوایی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکەم و لە 15 ئەم مانگەدا ئەمریکا داوای دواخستنی ڕیفراندۆمەکەی کرد و گوتی دەبێت دانووسان لەگەڵ بەغدا بکەن و پاشان ئەمریکا لێدوانێکی تونتری لەسەر ڕیفراندۆم ڕاگەیاند ئەوەی لە 20 ئەیلولدا بوو کە لەلایەن کۆشکی سپیەوە دەرکرا و هاوشێوەی ڕاگەیاندەکەی 15 ئەم مانگە بوو ئەوەی وەزارەتی دەروی ئەمریکا دەری کرد و دەڵێت وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پشتیوانی لە هەر کارێکی یەکگلایانە ناکات بەڵکو ئەمریکا پشتیوانی لە عێراقێکی فیدرالی دیموکرات دەکات. هەروەها ئەمریکا هیوادارە سازدانی دانووسان و وتوێژی زیاتر لە نێوان بەغدا و ئەربیلدا بەدی بکات واتە وتوێژی درێژدەم بەردەوام بێت بۆ چارەسەرکردنی ئەم مەسەلانی نێوانیان. هەروەها لە ڕاگەیاندەکەدا کۆشکی سپی دژایەتی خۆی بۆ ئەنجامدانی ڕیفراندۆمەکە لە ناوچە ناکۆکی لەسەرەکان دەربڕی کەواتە هەڵوێستی ئەمریکا لە دووەم ڕاگەیاندنیدا لەوەی یەکەمی تونتر بوو. هەروەها شەوی ڕابردووش ئەمریکا ڕاگەیاندنێکی دیکەی دەرکرد و ڕەنگە ئێوە گوێبیستی بوو بن ڕاگەیاندنەکە سەنگ دەخاتە سەر هەمان مەسەلە و دەڵێت ئەمریکا دەخوازێت ڕیفراندۆمەکە کاریگەری لەسەر پەیوەندە بەهێزەکانی نێوان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و هاوڵاتیانی کوردی نەبێت و هەروەها ڕاگەیاندەکە دەشڵێت ئەمریکا و ئەمریکایەکان لە دژی کاری یەکلایەنن و دەخوازن وتوێژی زیاتر لە نێوان بەغدا و ئەربیلدا بەدی بکەن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان بەبێ گۆڕینی سنوورەکانی عێراقێکی دیموکرات و فیدرالی و گەشاوە. دەڕۆینە لای دکتۆر سەردار عەزیز. دکتۆر سەردار عەزیز خۆتان دەزانی وەکو دکتۆر ئێدمۆندیش باسی کرد هەموو گلەیەکە ئەوە بوو کە کوردەکان یەکلایەنە ئەم ڕێفراندۆمەیان بەڕێوە برد و کوردەکانش پێداگریان کرد کە ئێمە ڕێفراندۆم دەکەین دوایە دەچینە بەغدا و وتوێژ دەکەین بەڵام سەرۆک وەزیر هەبادی کوتوێتی ئێمە وتوێژ ناکەین چونکی ئەم ڕێفراندۆمە نایاسایی بووە. ئایا دەرگای وتوێژ داخراوە یان چی دەبی بکرێتن بۆەوەی کە وتوێژ دەست پێ بکرێت؟ لە ئێستادا جۆرێک لە چاوەڕوانی هەیە لە هەموو لایەنەکانەوە لەوەی بزانێت ئایا چی ئەنجامدرێت ئایا وڵاتانی دەوروبەر چی ئەەکەن ئایا عێراق چیەکە ئایا ئەمریکا چیەکە. ئەوەی من بڵێم چاودێریم کردووە لە ڕۆژانی ڕابردووە هەڵوێستی عێراق زیاتر پەیوەستە بە هەڵوێستی کۆمەلگای نێودەوڵەتیەوە تا کۆمەلگای نێودەوڵەتی تند بێ هەڵوێستی عێراق تون نەبێ و تا کۆمەلگای نێودەوڵەتی هێمنتر بێ هەڵوێستی عێراق هێمنترە بێ. بۆیە وەها ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی و بە تایبەتی ئەمریکا ئەیەوێت ئەم کێشێ بەرەو قەیران نەڕوا بەرەو پێکدادان نەڕوا ئەوە وا باشترە زمانی دایلۆگ و زمانی لێگەیشتن و زمانی لە یەک نزیکبوونەوە بێت چونکە ئێستاوەها دیارەکە هەرێمی کوردستان ئامانجی ئەوە نییە سەر بەخۆی ڕابگەێنێ بەڵکو بڕینی خواستە و ئەم پرۆسەیە ئێستا وەها داواکرێت کە بەشێک بێ لە هەنگاوێک بۆ دانوستان لەگەڵ هەرێمی کوردستان هەیە. تا ئێستا ئێران و تورکیا هەڕەشەکەن لەوەی کە ئایا چی ئەەکەن بەڵام بە عملی هەنگاوێکی ئەو تۆ نەنراوە جگە لەوەی کە ئێران ئاسمانی داخستۆ بەسەر هەرێمی کوردستاندا. هەست دەکەم ئێران و تورکیا. بەڵێ دکتۆر سەردار عەزیز باسی ئەو هەڕەشانت کرد بە تایبەتی کە تورکیا دەکا هەروە ئێرانی دراوسێش بەکردەوە جەنابەت فەرمووت کە هێشتا نەگەیشتوتە شوێنێک دەتوانێت ئایا هەڕەشەی ئابووری بیتن ئایا دەتوانانی گوشاری سیاسی بیت یان وەکو جەنابەت دەفەرمووی ئایا لەشکری سەربازی بیتن یعنی لە پراکتیکدا چ بژارێک بەدەستی ئەم وڵاتانە و ڕاستی بەدەست بەغداوایە؟ لە ڕاستیا پێش ئەوەی ڕیفراندۆم پێش 25 مانگ ئێران و تورکیا لە ڕووی دیپلۆماسی و لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کەناڵک لە ڕێگای کەناڵەکانی میدیاشەوە هەتا بۆیان بکرێ فشاریان کرد بەڵام فشارەکان
دەرئەنجامی نەبوو. ئێستا لە پرۆسی ئەوەدان ئایا هەنگاوی چی بنێن؟ بژاردەی ئابووری هەیە کە ئابلۆقە بخرێت لەسەر هەرێمی کوردستان و بژاردەی سەربازی هەیە، بەڵام وەها دەرەکەوێت کە ئێران و تورکیا بە ئاسانی ناگەنە ڕێکەوتن بەوەی پێکەوە ئابلۆقە بخەنە سەر هەرێمی کوردستان، چونکە هەرێمی کوردستان بۆ هەردوو لە بازاڕێکی زۆر بەسوود بووە، بە تایبەتی بۆ تورکیا بە زۆری و هەروەها بۆ ئێرانیش بۆ ساختکردنەوەی کاڵاکانیان و هەروەها بۆ تێپەڕینی کاڵاکانیان بۆ بەشێکی تری بەشەکەی تری عێراقی عەرەبی بە کوردستاندا. ئەمە وەهای کردووە هەردوو ئێران و تورکیا کە بیر لەوە بکەنەوە کە ئایا ئەیانەوێ ئەم بازاڕە لەدەستدەن و ئایا ئەو پاشهاتەکانی ڕێفراندۆم بەو جۆرەیە کە شایستەی ئەوە بێ کە ئەمان ئابلۆقە بخەنە سەری و ڕەنگە ئابلۆقە پەرچەکردداری هەبێ وەک چۆن فشاری کۆمەلگای نێودەوڵەتی هێزە کوردیەکان یەکخست، چونکە هێزە کوردەکان لە ناوخۆیان ڕەخنە و دڕدۆنگی زۆریان هەبوو لە پرۆسەکە بەوەی ئامادەکاری بۆ نەکراوە، بەوەی ئیشی بۆ نەکراوە، بەوەی ڕەنگە بە شێوەیەکی باش بڕێوە نەچێ قەیران هەیە، بەڵام لە ئەنجامە ئەو هەڵوێستی کۆمەلگای نێودەوڵەتی ناچاری کردن هەموو پێکەوە بن. ڕەنگە ئێستا ئەو هەڵوێستی ئێران و تورکیا ئەگەر دژمنکارانە بێەوە لە عگەڵ عێراقا وا لە کوردەکان کە ئەوانیش پەرچەکرداریان هەبێ و ئەم پرۆسەیە زیاتر ببێتە پان ناسیۆنالیزمی، دیاریدەیەکی پان ناسیۆنالیزم وەکو بینیمان لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە سنەوبان و مابات و جێگاکانی تر کوردەکان خۆشحاڵی خۆیان دەربڕی بە پرۆسەکە. دیارە هەست دەکەم لەنێو ئێران و تورکیا نیگەرانیەک هەیە لەوەی کە چۆن ئەم پرۆسەیە بەڕێوەبچن. هەردوو لاش بە تایبەتی لە تورکیا ئەردۆگان نیازیەتی کە لە ڕووی ڕێتریکەوە لە ڕووی خیتابیەوە تند بێەوە ئەوە سروشتی ئەردۆگان خۆیەتی بۆ ئەوەی ئەو کۆنستیچوەنسیەی ئەو دایرە انتخابی کە هەیەی بە تایبەتی لای تورکە توندڕەوەکان کە پەیامێکیان بۆ بگا کە ئەم دەستەوەستان دانان شێکە ئەم هیچ ئەنجام نادا. ئەمەشە بینین لە بەغا بەڕێوە چێت شیعەکان دوو بەشن، بەشێکیان ئەیانەوە عەبادی ناچارکەن کە پاڵی پێوە بنێن بۆ ئەوەی کاری سەربازی ئەنجامدا، ئەگەر بێت و کارێکی وهانەکە ئەوە ئەو دەستکەوتانی عەبادی بەدەستی هێناوە لە شەڕی دژە داعشدا ئەو دەستکەوتانەی سفرکەنەوە، چونکە شیعەکان خۆیان دوو بەرن لە نێو خۆیاندا لە ململانێدان دایانەوێ ئەم ڕووداوە وها لێ بکەن کە چۆن ئەو دەستکەوتانی عەبادی لە شەڕی داعشدا بەدەستی هێناوە ئێستا سفریکەنەوە بیکەنە دەستکەوت بۆ خۆیان بۆ بەرەکەی تر. عەبادیش نیگەرانە لەوەی کە بەرەو شەڕ بڕوا، چونکە ئەزانێ شەڕەکە بە ئاسانی کۆتایی نەیە ببێت نێودەوڵەتی وە دوایی بەزیان بشتێت. زۆر سپاس دەکەم. دوای نێوڕێشتی کورد دەگەڕێنەوە لای دکتۆر ئێدمۆن غەریب تا هێندێک باسی هەڵوێستی جیهانی عەرەبمان بۆ بکات. دکتۆر غەریب پێم خۆش بە جەنابەت هێندێک باسی هەڵوێستی دنیای عەرەب بکەی. بۆ خۆتان دەزانن بەو دوایانە لە ئیسرائیل زیاتر کەس پشتیوانی لە ڕفراندۆمەکە نەدەکرد و دەوڵەتی سربەخۆی کوردی نەدەکرد. هەڵوێستی جیهانی عەرەب بەڕای جەنابەت لەو دۆخەدا کە تازە ڕفراندۆمەکە کراوە دەبی چۆن بیتن؟ When it comes to the question of Israel, as you know, there are many people who have in the past. کاتێک مەسەلەکە دێتە سەر ئیسرائیل، وەک دەزانن خەڵکانێکی زۆر لە ڕابردوودا قسەیان کردو و گوتویانە کە دامەزراندنی دەوڵەتێکی سربەخۆی کوردی لە عێراق دەبێتە ئیسرائیلێکی تر لە ناوجەرگەی خۆرهەڵاتی ناوەڕاستدا. ئەمە ڕوانگەی هەندێک لە عەرەبە نەتەوە پەرستەکانە. هاوکات ڕوانگەیەکی دیکە هەیە لە نێوان ئیسلامیەکاندا کە لە دژی هەر جۆرێک لە جیابوونەوە یان سربەخۆین، ئەمەش لەبەر ئەوەی ئەوان تەنها یەک نەتەوەی ئیسلام دەبینن و نابێت لەسەر بنەمای ئاینزایی و نەتەوە پەرستی دابەش بکرێت. هاوکات کەسانی دیکەش هەن کە ڕەنگە لە ڕوانگەی بەرژەوەندیەکانی خۆیانەوە بڕوانن. دەبینین ژمارەیەک وڵات هەن پەیوەندیان لەگەڵ هەرێمی کوردستان دروست کردووە لەسەر بنەمای بەرژەوەندیەکانیان وەک بەرژەوەندی ئابووری و سیاسی. دوێنێ من بەشداریم لە پرۆگرامێکدا کرد لەگەڵ نووسەرێکی سعودی کە پشتیوانی زۆری لە بیرۆکەی کوردستانێکی سربەخۆ دەکرد. جا کەسانی لەو جۆرەش هەن. هەروەها کەسانێکیش لە نێو خودی عێراقدا هەن کە عەرەبن و دەڵێن ئەگەر کوردەکان دەوڵەتی خۆیان دەوێت با دایمەزرێن و وازیان لێ بێنین، بەڵام تەنها دەبێت ئەو دەوڵەتە سێ پارێزگای کوردی لەخۆ بگرێت، واتە
تا ئەربیل و سلێمانی و دهۆک بەڵام نەک ناوچە ناکۆکەکانی لەسەر بێت چونکە ئەو ناوچانە لە تێکەڵەی نەژادی پێک هاتوون. دکتۆر غەریب بەڕای جەنابەت وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا چۆن دەتوانیتن ڕۆڵەکی ناوبژی کارانە ببینیتن بە تایبەتی ئەمریکا بەو لە دوای 2023 ئومێدی ئەوە بوو کە عێراقەشی فێدراڵی دموکراتیک پێک بهێنرێتن هەموو تایفە و نەتەوەکان تێیدا بژین بۆ بەرچاوگرتنی مافیان. یعنی ئەمریکا ئایا ئەم ڕاگەانەی ڕفراندۆم لە لای کوردەکان تا چ ڕادێگە و هەڵوێستی کوردان زەرەر لە ئامانجی درێژدەمی ئەمریکا دەدات و ئەمریکا لەم بارەدا چی بەدەستەوەیە؟ بە هزری من ئەمریکا هێشتا هاوسۆزیەکی زۆری بۆ کوردان هەیە وەک دەزانن ئەمریکا بڕوای وایە کە کوردان میلەتێکی سەرکوت کراون و مافی ڕەوای خۆیان هەیە و هاوسۆزیەکی زۆری بۆ کوردان هەیە دەبێت بگەڕینەوە بۆ دواوە بۆ مێژوو بۆ ساڵی 1975 و کاتێک پرسیارێک لە هێنری کیسینجەر لەو دەمەدا کرا و پێیان گوت کە ئێوە دەستبەرداری کورد بوون و پشتان تێکردن لە وەڵامدا کیسینجەر گوتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کاری خێرخوازی ناکات کەواتە تەواوی مەسەلەکە بەندە لەسەر بەرژەوەندیەکان جا ئایا بەرژەوەندیەکان لەگەڵ بەغدا زیاترە بەوەی نەوتێکی زۆری لە باشووری عێراقدا هەیە یان ئایا بەرژەوەندیەکانی ئەمریکا لەگەڵ باکوور و تاهرێمی کوردستان دەبێت کە پشتیوانکارێکی نزیکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکایە جا ئەمە دەبێتە مەسەلەیەکی گرنگ شتێکی ترکە تۆ ئاماژەت پێدا و ئەو پەڕی گرنگە ئەوەیە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا گەرێکێتی درێژە بە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ بەغدا و ئەربیل بدات و ئەمریکا گەرێکێتی کە ئەگەر سربەخۆیی و جابوونەوە ڕوو بدات بە ڕێکەوتنی نێوان هەردوو لابێت واتە لە نێوان بەغدا و ئەربیل دابێت ئەگەر بەو جۆرە نەبێت وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەخوازێت یارمەتی هەردوو لایەن بدات بۆ دانووسان و وتی وێژ من بڕوام وایە ئەمریکا دەتوانێت ڕۆڵێکی گرنگی لەو بارەوە لە ڕێی دیپلۆماتیەوە هەبێت بە پڕکردنەوەی کەلێنی جیاوازیەکانی نێوان بەغدا و ئەربیل هاوکات زۆر شتیش بەندە لەسەر ئەوەی کە ئایا هەڵوێستی کوردان چی دەبێت ئایا سربەخۆیی تەواو یان ئەم ڕفراندۆمە وەک کارتێکی فشار بەکاردێنن بۆ بەهێزکردنی پێگەیان لە هەر دانوستانێک لە ئایندەدا جەنابەت چۆن بیر دەکەیەوە؟ هیچ گومانێک نییە لەوەی کە بەرجەستەبوونی خواست و خەونەکانی کوردان لە گۆڕێدایە پەیوەست بە دامەزراندنی دەوڵەتێکی سربەخۆی کوردستان من دڵنیام لەوەی هەندێ لە ڕابەرانی کوردی هەس بەمە دەکەن بەڵام لە هەمان کاتدا ئەو ڕابەرانە هەڵسەنگاندنی ئەوە دەکەن کە ئایا کاردانەوەکان لە هەرێمەکەدا چی دەبن بە تایبەت کاردانەوەی وڵاتانی هاوسێ و بەغدا و هەروەها کاردانەوەی نێودەوڵەتی جاواقعەیەکی تەواو لە گۆڕەپانەکەدا دەبێت کە بڕیار بدەن بەرەوچۆ بڕۆن جا ئەمانە بەند دەبن لەسەر چ جۆرە دانووسانێک دەبێت و ناوەڕۆکی ئەو دانوستانە چی دەبن ڕێز سەردار عەزیز پێم خۆش بۆ جەنابەت هێندێک باسی ئەو بکەین نیگەرانیەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کۆمەلگای نێونەتەوەی عێراق نەتەوەی یەکگرتووەکانەوە بوو کە ئەم هەنگاوی کوردەکان ناوچەکە زیاتر ناسەقامگیر دەکا و بە تایبەتی کاریگەری خراپی لەسەر شەڕی داعش دەبیتن ئەم قسانیان بێڕای جەنابەت یانی چەندە وەکو دەڵێن ئەمرێکی واقع لە هەرێم و لە عێراق ئەمە بەشێکە لەو پرۆسەیەی کە ئەمریکا هێشتا لە ڕوانگەی شەڕی داعشەوە لە ناوچەکە ئەنوارێ و خۆی لە کێشەکانی تری ناوچەکە ئەوێ بە دوور بگرێ بۆیە ئەولەوێتی پرایۆرەتی ئەمریکا لێرەدا شەڕی داعشە و ئەوەی کە لە سیاسەتی ئەمریکا هەیە ڕوبەڕووبوونەوەی کۆریای باکوور و ئێران و چین و رووسیا و شەڕی داعشیان توندڕەوی لێرەدا دووشت ئامادەیە لە ناو هەرێمی کوردستان یا عێراق یان ناوچەکە ئەویش توندڕەوی کە داعش و قاعدەیە و هەروەها ئێران بۆیە ئەمریکا نایەوێ بواری تر بهێنێتە ناو بواری بایەخی خۆیەوە ئەو لەوێ ئێستا بەداخەوە پەیوەندەکەمان جارێکی دیکانە دروست نییە دەگەڕینەوە ستودیۆ و لای دکتۆر ئێدمۆن غەریب بەڕێز غەریب پێم خۆش بوو جەنابەت لەو ماوە کورتەی کە دەبەردەستدایە هێندێک باسی کاریگەریەکانی ئەو ڕێفراندۆمە بەسەر وەکو جەنابەت لەسەرتا ئاماژت پێدا بەسەر بەشەکانی دیکەی کە ژمارەیەکی بەرچاوی کوردیان هەیە داخوات چی دەبێت ئایا ئەمە کارێکی وا ناکات وڵاتانی بۆ نمونە وەکو ئێران وەکو تورکیا بیر لەوە بکەنەوە کە دەبێت بە شێوەیەک لە شێوەکان چارەسەری کێشەی کوردی خۆیان لە وڵاتی خۆیان بکەن هەروەک پێشتر ئاماژەم پێکرد
سیاسەتێکی گەورەی فەرق و جوداییکردن بەرامبەر کوردان کراوە وەک زەوتکردنی کوردان لە مافی چارەی خۆنووسینیان دوای ڕێکەوتنی هاوپەیمانانی سەرکەوتوو لە دوای جەنگی یەکەمی جیهان لە پەیماننامەی سیڤەر دەڵێت ئەگەر کوردان دەوڵەتێکی سربەخۆی خۆیان بوێت ئەوە مافی خۆیانە بەڵام بەو مەرجەی کوردان بتوانن خۆ بەخۆی خۆیان ناوچەکانیان بەڕێوەبەرن بەڵام لە ماوەی کەمتر لە 3 ساڵدا ئەوەی ڕوویدا ئەوە بوو کە مستەفا کەمال ئەتاتورک لە تورکیا سەری هەڵدا و گوتی ئەو خەڵکانی لە تورکیا دەژین هەمویان ئەوانە تورکن و هیچ نەژادێکی دیکە نییە لە بەیاننامەی لۆزانی ساڵی 1923دا هیچ ئاماژەیەک بە کورد نەدرابوو. In 1923, between the two sides, there was no mention of the Kurds. And there were... دکتۆر مایکل ئۆهانلند تازە دەگەڵمانە حەزم دەکرد 2 دقەش با بدەین بە ئەو تەنها نەبی باسی هەڵوێستی ئەمریکا دکتۆر ئۆهانلند زۆر سپاس دەکەم 2 دقە کاتمان هەیە پێم خۆش بوو جەنابەت بەگشتی لە ڕوانگەی هەڵوێستی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە ئەمریکا دەگەڵ ئەم ڕفراندۆمە نەبوو بەڵام لەمە بەدووە ئەمریکا دەتوانێت چ ڕۆڵێک ببینیتن بۆی کە کوردەکان وەک داوا دەکەن وتوێژ بکرێ بەڕێگای وتوێژی جدی دەگەڵ بەغدای کە ئامادەنیە وتوێژیان دەگەڵ بکە فەرموو. بەڕوونی مێژووی ئەوەی کە کوردەکان چۆن ڕەفتاریان لەگەڵدا کراوە ئەوەیە کە جێگای گلەی و گازەندەیە و بە دڵنیاییەوە دۆستە کوردەکانمان ئەو مافەیان هەیە کە هەست بە ڕەنجان و ناڕەحەتی و مەترسی بکەن بەهۆی ئەوەی کە کۆمەلگای نێونەتەوەیی لە ڕووی مێژوویەوە چۆن ڕوانیویەتە کێشەکەیان و ڕەفتاری لەگەڵدا کردوون هەر چۆنێک بێت ئەوە هەمان شت نییە کە ئێستا پشتیوانی لە ڕیفراندۆم بکەیت و پەسەندی بکەیت کەوا من هەز دەکەم لەوانەیە شتەکان خراپتر بکات لەبەر پەیوەندەکان لەگەڵ وڵاتە سەرەکیەکان کە ئەم مەسەلە دەیانگرێتەوە هەروەهاش لەبەر کاریگەرێتی لە سەر سەقامگیری عێراق جا بۆیە من ناتوانم بە نیازپاچیەوە پشتیوانی لەم ڕیفراندۆمە بکەم و هەروەها هەندێک جار دەبێت ڕواڵەتەکە بکەیتە فاکتەر نەک هەرتەنها مێژوو لە ڕووی ئەخلاقیەوە ئێمە کۆمەلگای نێونەتەوەیی پێویستە بایەخ بە کوردەکان بدەیت بەڵام پەسەندکردنی بزوتنەوەیەکی جابوونەوە ئەوە لەوانەیە کاریگەری بە پێچەوانەی هەبێت هەروەها لە ڕاستیدا ڕەنگە پەرە بە مەترسیەکانی توندوتیژیش بدات ئەوە نیگەرانی منە. is probably counterproductive and actually could increase the risks of violence at this point. بە کورتی جەنابەت چ کاریگەریەکی بەسەر شەڕی دژ داعش هەیە ئەم ڕفراندۆمە؟ So that's my concern. ئەمە نیگەرانی منە بەڕای من دەتوانێت ڕەوشەکە خراپتر لێ بکات. بەڵێ من نازانم چوونە بەغدا بە دەرەنجامەکانی ڕیفراندۆمەکەەوە چۆن دەبێتە مایەی ئەوەی چی دەتوانێت بیکات بێجگەر لە هاندانی کوردەکان بۆ داواکاری زیاتر. هەروەها لەو کاتەدا من پێم وایە کە ئاکامی ئەو کارە دەبێتە شیان بۆ پێکدادانی لەشکری لەسەر ناوچە کێشە لەسەرەکان لەو دەمەی کە لە بەرژەوەندی بەغدادا نییە جا بۆ ئەوە لەوانەیە عێراق ناسەقامگیر بکات ئەگەر ڕوو بدات. زۆر سپاس دەکەم دکتۆر مایکل ئۆهانلند هەروەها لە ستودیۆ دەگەڵ من دکتۆر ئێدمۆن غەریب و هەروەها لە سلێمانی کوردستانی عێراق دکتۆر سەردار عەزیز سپاسی ئەوەش دەکەم بۆ بینینی ئەم مێزگردە تایبەتیە.